بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش ناوەندی نەمران کە داکۆچی لە مافەکانی مرۆڤ دەکات بانگەوازێکی بڵاو کردوێتەوە کە تێیدا دەهەوێت دەست پێشخەری بکات و پشتیوانی لە پاراستنی جانی بنکراوانی سیاسی بکات لەم پەیوەندیەدا لەگەڵ گوتەبێژی ناوەندی نەمران کاگیۆنس بلووری قسە دەکەین و کاگیۆنس زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت سەبارەت بەم بابەتە ئەگەر بۆ بینەرانمان باس بکەیت کە گرنگجی بانگەوازەکە ئێوە لەو کاتەدا چییە؟ کاکس لاجانوێڕای سلااو و ڕێز بۆ جەنابەت بۆ بینەرانی بەرنامەکەتان و هاوکارەکانتان بۆ بینەران و هاوکارەکانتان و هاوکات ئەو هەلە دەخوازمەوە بۆی کە پرسە و سەرخۆشی خۆم بە بنەماڵەی سەرجەم نەمران دەرببڕم بە تایبەت ئەو نەمرەی کە لەو چەند ڕۆژەی داهاتوودا ئێعدام کراون نەمران یعقوب کەریم پور ناسر بەکرزادە میحراب عەبدوڵڵازادە من خۆم کە برایەک و چەند کەس لە بنەماڵەمان ئێعدام کراون زۆر بەباشی هەست بە ئازاری بنەماڵەی ئەو نەمرانە دەکەم بۆیە لە ناخی دڵەوە پرسەی خۆم و پرسەی ناوەندی نەمرانیان پێڕادەگەێنین. سەبارەت بە پرسیاری جەنابەت ئێمە لەسەر بڵاوکردنەوەی دەنگ و ڤیدیۆی دەنگی نەمر میحراب عەبدوڵڵازادە و ڤیدیۆی دایک و باوکی نەمر ناسری بەکرزادە کە داوایان لە ناوەندەکانی مافی مرۆڤ و خەڵکی کورد کردبوو کە لەسەر ئەو دەست بەسەر کراوانە بێنە جواب ئێمە هەستمان بە بەرپرسایەتیی ئەخلاقی کرد کە وەڵامی ئەو داواکاریانە بدەینەوە و هەر لەسەر ئەساسی داواکاری ئەوان ئێمە ڕاگەیاندنێکمان بڵاو کردەوە ڕوو بە ناوەندەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکان کوردانی تاراوگە و هەموو مرۆڤێکی ئازادی خواست کە هاودەنگمان بن بۆی کە بتوانین دەنجی ئەو دەست بەسەر کراوانە دەنجی ئەو کەسانێک کە حکمی ئەدامیان بەسەردا سپێنراوە بیگەێنینە بەرزترین ناوەندی مافی مرۆڤ کە نەتەوەی گرتوەکانە هەر لەسەر ئاماژەی بەڕێزی شت بەو ڕاگەیاندنە ئێمە داوامان کردووە کە بە کۆدەنگ لەگەڵ ئەو ڕێکخراوانەی مافی مرۆڤ لەبەر دەرچینێتەوەی گرتوەکان مان بگرین و دەنجی خۆمانیان پێ بگەێنین کابوو ڕووی ئێوە لە هەموو ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤە بەگشتی ئەوانەی کە لە ئەوروپانە ئەوانەی کە لە دەرەوەی ئەوروپانە ئەوانیش دەگرنەوە لەباری ئەمەلێوە ئەو کەسانی کە لە تاراوگەن و لە چوارچەوەی جۆغرافیای ئوروپادان بۆوان لەوانەیە ئاسانتر بێ کە بێن بۆ ئەو هەڵمەتی پرۆتستیە بەڵام ئەوانەی دەرەوەی ئوروپاش دەتوانن ئەوانیش بە شێوەی خۆیان بە پشتیوانی یان بە دیالۆگ لەگەڵ ئەو ناوەندانەی کە ڕێک دەکەوین بتوانین دیالۆگ بکەین بزانین چ شتێک بە شێوەیەکی کردداری دەکرێت ئێوە پێوەن کومیتێک پێک بێنن یا شاندێک پێک بێنن بۆی کە ئەم هەڵمەتتان بەڕێوە برن ئەم دەست پێشخەریەتەن تا ئێستا ئێمە لەگەڵ چەند ناوەندێکی مافی مرۆڤی پەیوەندیمان گرتو بە دڵخۆشی و ئەوانەیە کە پەیوەندیمان لەگەڵ گرتوون جوابی ئەرێنیان داوەتەوە چاوەڕێی وڵامی چەند ناوەندێکی تری مافی مرۆڤین ئەگە بێت و هەموو کەسانەی هەموو ناوەندانی کە بەشدار دەبن لە کردەوەیەکی لەو شێوەیە ئێمە بێگومان پێویستە کە کومیتەیەکی بەڕێوەبەری دابمەزرێنین پێکاتوو لە سەرجەم ئەو ناوەندانەی مافی مرۆڤی و یا هەر ڕێکخراوێکی دیکە کە ئامادەن و حازرن لەگەڵ ئەو پرۆسەیە بن کومیتەیەک پێک دێنینەوەی تر ئەو کومیتەیە بڕیار دەدا کاتەکەی شۆنەکەی و هاوکات بە چ شێوەیەک بڕێوە بچێ باشەوە لە بیرتاندایە کە پەیوەندی لەگەڵ ناوەندی مافەکانی مرۆڤ لە ژینێو بگرن لە پێشدا کە مەبەستان لەو بانگەوازێتیەوە یا بەکردەوە دەتان هەوێت بکەن بێگومان بۆ بەڕێوەبردننی کارێکی ئاوا بە تایبەت لە ئوروپا کۆمەڵەگی یاسا هەیە کە پێویستە ڕەچاو بکرێن دەبێ پۆلیس ئیزنی لێ بخوازرێ پۆلیس ئیجازەت بدا ناوەندی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان پێشوەخت ئاگادار دەکرێتەوە کە ئێمە ئەو کۆمەڵە ناوەندە بەتەمای کارێکی ئاواین هیوادارین کە
بتوانین ئەوان ببینین و دەنجی خۆمانیان بگەێنینێ. لە ماوەی با بڵێن دوومانجی ڕابردوودا لەوە تا هێرشی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەستی پێکردو ژمارەیەکی زۆر گیراون بە تایبەتی بە تاوانی ئەوەی کە گۆیە سیخۆڕێن بۆ ئیسرائیل کردووە. وەکو ناوەندی نەمران ئێوە ئاگاداریتان هەیە تا چ ڕادەیە کە داخوا چەند کەس تا ئێستا لە سزای ئیعدامیان یا سزای مەرجیان بەسەردا سەپێنراوە؟ بە حکمی نەبوونی پەیوەندی چروپڕ زۆر زەحمەتە ئێستا بە ئەرخەیانی بڵێم کە ڕێژەکەی چەندە، بەڵام بە جۆرەی ئاماری ئەوڕۆ ئەوەی کە لە کوردستان هەیە و دیارە و بیستومانە 32 کەس لە مەترسی ئەوەدان کە حکمی ئەدامیان لەسەر ئیجرا بکرێن. ئەو 32 کەسە کۆمەڵی خەڵکی تێدایە کە لە چەند ساڵەوە پێشەوە حکمی ئەدامیان بەسەردا سەپێنراوە، بەڵام لەبەر پرۆسێ بەداداچوونی دادگای باڵا هەتا ئێستا حکومەکانیان ئیجرا نەکردوون، بەڵام مەترسی ئەوە هەیە کە ئەو حکمە ئیجرا بکرێ. ئێمە لە ڕاگەیاندنێکدا لە 14 خاکە لێوە هاوکات لە وتوێژێکدا لە 7 خاکە لێوە لەگەڵ کورد کاناڵ ئاماژەمان بەوە کرد کە مەترسی ئەوە هەیە کۆمەڵێک خەڵک ئیعدام بکرێن. ئەو سێ نەمرەی کە بەداخەوە لەو چەند ڕۆژەی ڕابردوودا ئیعدام کران لەوانە بوون کە ئێمە نیگەرانیمان هەبوو کە حکومەکانیان عملی بکرێ. بۆیە زۆر مەترسیمان هەیە کە ئەو 32 کەسەی کە ئاماژەم پێکرد ئەوانیش مەترسی ئیعدامیان لەسەر بێت لەو ڕۆژانەی داهاتوودا. کاک گوێنەزەوەندەی بەڕاستان ئاگادار بن ئەوە یەکەم جارە بانگەوازێکی لەو شێوەی بدرێ یا پێشتریش هەوڵی لەم بابەتە دراوە؟ تا ئەوجەیە کە من ئاگادار بم کۆتایی ساڵی 1989 نەک بەو شێوە بەرینە و نە لە ڕێی ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە کۆمەڵێک خەڵکی خۆویست بە هاوئاهەنگی لەگەڵ سندیکا کرێکارەکانی شاری ژێنێڤ و وڵاتی سوئیس چوونە بەر دەرچی نەتەوە یەکگرتوەکان داخوازیی پرۆتۆستۆیان لەسەر حکمی ئەعدام لە کۆماری ئیسلامی ئێراندا پێشکەشکردن. لە ئەگەر چاو بە ئاماری ئەعدامەکاندا بخشێنین لە سپتامبری 1990ەوە هەتا دەستپێکی ساڵی 1994 ڕێژەی ئیعدامەکان زۆر کەمتر ببوونەوە. جا بۆیە ئەگەر ئێمە پشت ببەستین بەو کردەوەی کە کرا لە کۆتایی ساڵی 89 کەمبوونەوەی ئیعدامی لە ماوەی 4 ساڵەدا ئێمە بەو کردەوە بەو زەختە لەسەر نەتەوە یەکگرتوەکان دەزانین. جا هەر بۆیە کاردانەوەیەکی لەو شێوە بە مەرجێک خەڵکانی تاراوگە بتوانن بە بەرینی بەشداری تێدا بکەن، دەنگدانەوەی باشی هەبێ، نەتەوە یەکگرتوەکان مەجبور دەبن محکوم دەبن بەوەی کە لانی کەم پارێزگاری لەو بڕیارانەی خۆیان بکەن. بۆ ئێمە کوردانی تاراوگە کە ڕێژەشمان کەم نییە دەستبردن بۆ کارێکی ئاوا تێچوویەکی زۆری تێناچیان. دەتوانم بڵێم هیچ فشارێک لە هیچ بوارەکەەوە بۆمان نایە، بەڵام ئەگەر ئێمە بتوانین بەکردەوەیەکی ئاوا تەنانەت گیانی یەک مرۆڤیش لە ئیعدامکردن ڕزگار بکەین کارێکی گەورەمان کردووە. کاگەنیز ئەگەر بۆ بینەرانی بەگشتی ڕوونی بکەوە کە کاتێک ئێوە دەستنا بەردەرگای ڕێکخراوی مافی مرۆڤ لە ژنێڤ، ئایا بە شێوەی خۆپێشاندان یا بە شێوەی مانگرتن لەوێ دەمێنەوە بۆی کە بینەران بۆیان ڕوون بێتەوە کە مەبەستی سەرەکی ئێوە چییە؟ مەبەستی سەرەکی ئێمە ئەوەیە کە بتوانین نوێنەرانی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان ببینین، داخوازەکانی خۆمانیان پێشکەش بکەین و هاوکات دەست بە جێوفەوری داوای وەڵامێکیان لێ بکەین. لە سیستمی بیرۆکراتی نەتەوە یەکگرتوەکاندا دەزانین جوابی فەوری بە پرسیارێکی ئاوا بە پرسێکی ئاوا دەست بەجێ ناکرێ. بەڵام داخوازەکەی ئێمە زۆر ڕوونە، داخوازەکەی ئێمە ئەوەیە کە نەتەوە یەکگرتوەکان لەسەر بڕیارەکانی خۆیان وەجواب بێن. ئەوە شتێک نەکە ئێمە لە خۆمانەوە دروستمان کردووە. لە جارنامەی مافی مرۆڤدا زۆر بەڕوونی هاتووە 19 خاڵی جارنامەی مافی مرۆڤ باز لەوە دەکاکە ینی تاوانی ئیعدام، تاوانی شکنجەکردن، شکنجە و ئەترافی زۆرە ملی ئەوە دژایەتی هەیە لەگەڵ جارنامەی مافی مرۆڤ. ئێمە تەنیا داوا لە نەتەوە یەکگرتوەکان دەکەین لەسەر بڕیارنامەکانی خۆیان بێنە جواب. پێشم وانە بێ
وەڵام بەو داواکاریە کاتێکی یەکجار زۆری بوێ. ئێمە ئێستا وەک خۆمان وەک ناوەندی نەمران بیرۆکەمان ئەوەیە کە ئێمە لەوێ بمێنینەوە هەتا وەڵام وەردەگرینەوە، بەڵام چۆنێتی بەڕێوەبردننی حرەکەتێکی ئاوا دەگەڕێتەوە سەر ئەو کمیتەی کە پێک دێ بە کۆدەنگ چ بڕیارێک دەدەن. تۆ پێ وایە پێشەوەی کە ئەو مانگرتنە دەست پێ بکەن هەرچەند بە دروستی دیارە نەکراوە تا ئێستا کەچ ڕۆژێکە پێ وایە پەیوەندیگرتن لەگەڵ دەستگا و لەگەڵ مێدیاکانی ئوروپا بەگشتی چەندە کاریگەر دەبێت بۆ ئەوەی کە پەیامینگۆ بەنەتەوەی گرتوەکان بگات؟ پەیوەندیگرتن لەگەڵ هەموو مێدیایەک بێگومان کاردانەوەی خۆی دەبێ دەتوانێت تەسیری زیاتری هەبێ. هاوکات پەیوەندیگرتن لەگەڵ مێدیا زۆر گرینگە. ئێمە پەیوەندی لەگەڵ ئەو ناوەندانەی تریش بگرین کە وەکو سەندیکا کرێکارەکان، وەکو حیزبە سیاسیەکانی ئەو وڵاتانە، وەکو پارلەمانەکان، وەکو ئەندامانی پارلەمان، وەکو خەڵکی خۆبەخش، وەکو کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی کە هەن. من بۆ خۆم بیرۆکەی ئێستای خۆم ئەوەیە کە بێگومان لەبەر دەمی کمیتەی هاوبەشیشیدا دەنین کە ئێمە بەبەرینی ئەو داواکاری بڵاو بکەینەوە، چونکە پرسی ئەعدام پرسێک نەکە هەر بە تەنیا بگەڕێتەوە سەر ئێمەی کورد، ئەوە پرسێکی ئەخلاقیە هەموو دنیا هەموو کۆمەڵگای مرۆڤی دەگرێتەوە. کاگوێنس هەرچەند ئاماژت پێکرد کە بۆ ئەو کەسانی کە لە ئێستا لە تاراوگە دەژین ڕەنگە زۆر کارێکی بەگرفت نەبێ، بەڵام بەگشتی تۆ چەندە گەشتبینی کە ئەو دەست پێشخەری ئێوە ئەو بانگەوازی ئێوە خەڵکیی زۆر یا کەسانێکی زۆر لە دەرەوەی وڵات بە تایبەتی وەڵامی ئێوە دەدەنەوە؟ زۆر زەحمەتە ڕێژەکەی من ئێستا دیاری بکەم، بەڵام بە جۆرەی جوڵەی خەڵکی کورد لە تاراوگا کە لەو چەند ساڵەدا بینیومانە، ئەگەر ڕێژەیەکی بەرچاو بۆ ئەو پرسە کە هیچ جیاوازێکی ئیدۆلۆژی ناتوانێت لەسەر ئەو پرسە هیچ ئیتفاقێکمان تێبخا، هەمومان لەسەر ئەوە هاوڕاین کە حکمی ئیعدام کە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران 47 ساڵە بەڕێوە دەچێت تاوانێکی دژی مرۆڤێ و دژی ئینسانیە. ئەگەر ئەو پرسە نەتوانێت کۆمان بکاتەوە، بەڕاستی من دەتوانم بڵم بەداخم. یۆنس ملووری گوتەبێژی ناوەندی نەمران، گەلێک سپاس دەکەم بۆ بەشداری لەم گوتوێژەدا. سەرکەوتوو. زۆر سپاس.